سڵای خی گەورەتان لێبێت. هەموو ساڵێک بەهاتنی مانگی پیرۆزی ڕەمەزان هەمووان پرسیاریەوە دەکەن. ئایا ڕۆژوگرتن دەتوانێت ڕێگری بکات لە شێبەنجە؟ با بچینە دەرەوەی کوردستان و بزانین ئایا هیچ توێژینەوەیەک هەیە ئەو بسەلمێنێت کە ڕۆژوگرتن دەتوانێت ڕێگری بکات لە شێبەنجە؟ خۆشبەختانە وەڵامەکەی بەڵەیە. با بزانین چۆن ئەمە ڕوودەدات. لە جەستەی مرۆڤدا کردارێک هەیە کە پێی دەوترێت circadian clock واتە کاتژمێری بازنەیی کە لەلایەن بەشێکی مێشکەوە کۆنترۆڵ دەکرێت. ئەم کردارە چارەکیەکانی ڕۆژانی مرۆڤ بە پێی کات ڕێک دەخات، هانی هۆرمۆنەکان دەدات کە لە کاتی خۆیدا دەربدرێن. بۆ نمونە دەردانی هۆرمۆنی میلاتۆنین کە لە شەواندا دەردەدرێت و بۆ ئەوەی مرۆڤ خەوی لێ بکەوێت. لە نوێترین توێژنەوەدا کە کۆمەڵێک توێژەری ئەمریکی لە کۆلێژی پزیشکی بیلەر لە ویلایەتی تەکساس هەستان بە ئەنجامدانی توێژینەوەیەک و دۆزینەوەی کاریگەری ڕۆژوو لەسەر ئەم کاتژمێرە بازنەیە کە لە ئەنجامدا بۆیان دەرکەوت ڕۆژوگرتن دەتوانێت دووبارە ئەم کاتژمێرە بازنەیەی جەستەمان ڕێک بخاتەوە، چونکە لە ئەگەری تێکچوونی ئەم سیستەمە ڕێکخراوەی جەستەمان دەبێت هۆی شێرپەنجە و نەخۆشی میتابۆلیکی جەستە. لە توێژینەوەکەدا 14 کەسی تەندروست باش بەشدار بوون کە تێکڕای تەمەنیان 32 ساڵ بوو. هەموو بەشداربووان ڕۆژانە 14 کاتژمێر بە ڕۆژوو دەبوون بۆ ماوەی 30 ڕۆژی لەسەرێک کە تیایدا کۆمەڵێک پشکنینیان لە چەند کاتێکی جیاواز لە چەند ڕۆژێکی جیاوازی ماوەی 30 ڕۆژەکەدا بۆ بەشداربووان ئەنجامدا. لە کۆتاییدا ئەنجامەکان ئەوەیان پشتڕاست کردەوە کە بەڵێ بە ڕۆژووبوون لە پێشخۆر هەڵاتنەوە بۆ خۆر ئاوابوون دەتوانێت ڕێگری بکات یاخود چارەسەرێک بێ لە شێبەنجە. هەروەها کاریگەری هەبێت لەسەر نەخۆشیە میتابۆلیکەکان واتە کردداری کیمیایی و زیندە چالاکی جەستە کە هەموو ئەمانەش بەهۆی کاریگەری ڕۆژووە لەسەر ڕێخستنەوەی کاتژمێری بازنەیی جەستەمان. ئەمانە سوودەکانی بە ڕۆژوو بوون بوو. تا ئێستاش ناتەوێت بە ڕۆژوو بی؟ تەندروست باش و سەلامەت بن. خواتان لەگەڵ.